ئەو ریفراندۆمەی کە دەویسترێ ئەنجام بدرێ هەلومەرجی نێوخۆیی بۆ ئامادە نەکراوە هیچ وەکو هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی و هەروەها هەلومەرجی ئیقلیمی بۆ ئامادە نەکراوە و هەلومەرجی نێودەوڵەتیشی بۆ ئامادە نەکراوە بۆیە ئێمە مەترسی ئەوەمان هەیە بە حساب دەمانوێت هەرێمەکەمان بکەینە دەوڵەت دەترسم کە وەکو کابرامان لێبێ کە بۆ ڕشید چوو بوو سمێڵیشی لەسەردانان مەترسی ئەوەمان هەیە گەرنا حەقیقەت خەڵکێک ئینسافی هەبێ ناتوانێت مزایدەی ئەوە بەسەر ئێمە بکات کە ئێمە دەوڵەتمان ناوێت دەمانەوێت کە بە فعلی دروست ببێ نەک لە سەری قەرزدار بینەوە قازانجمان سەری بایەمان بخۆن چمون کردووە بەرامبەر بەمانەتەوە پۆشتە بە تایبەتی کۆمەڵ لەگەڵ کۆمەڵ بەخۆ من نازانم چەندی بیری دەکەمەوە ئەرێ چمون کردووە کە زەرەری هەبووبی بوو کۆمەڵ تێنەوە تای پاسچیلە و باریشی باری تڕێلەیە ئاخر ئەو بارە قورسەت بۆ ناتواندرێت تۆ ناتوانی تەحەدای هەموو دنیا بکەیت خۆ دەگونجا ئەو هەموو ملیارانەی کە بە هەدەر دراون هێندێکیان لێبێنینەوە خۆ دەگونجا خەڵک هێندە بێزار و نائومێد نەکرێت خۆ دەگونجا دامەزراوەکان وا پەک نەخەین خۆ دەگونجا بەو شێوە یاسا پێشێر نەکرێت دەگونجا کە ئەو دوو ئیدارەیە نەهێڵدرێت دەگونجا کە ئێمە یەک سوپای یەکگرتومان هەبێ یەک پۆلیسی یەکگرتو یەک ئاسایش و یەک هەواڵگیری یەکگرتو هەمووی دابەشە لەگەڵ کۆمەڵ بەخۆ من نازانم چەندی بیری دەکەمەوە ئەرێ چمون کردووە کە زەرەری هەبووبی بوو کۆمەڵ تێنەوە هەنگاونانێک شوێن پێی خۆت نەبینی ڕەنگە هەڵدێرانی بەدوادابێ ترسی هەڵدێرانەکەمان هێگەنا لەگەڵ هەر هەنگاوێکین بەرەو سەر بەخۆی ئەگەر بمانەوێت پەرلەمان کاری خۆی بکە نابێ شتی بۆ دیاریکەی دەبێت بەڵام شتە بڵێ تەنانەت ڕێگە بە ئەندامانی پەرلەمان نەدراوە کە موناقەشەی بابەتەکەش بکە دێ بۆ لای ئێمە دەڵێمیش قەنەعەتم وەکو ئەوە بە خەڵک نایە لە کۆبنەوەی دیکەدا دەنیشێت تەماشا دەکەم قسەکانی گۆڕیوە یەکا کەوتۆ فێڵ لەو کابرایە دەکەی فێڵ لەو حیزبە دەکەی کە ئەو پێی وایە تۆ لەگەڵی دای نازانێت کە قەنەعەتت پێی نییە ئەوە چاکە لە سیاسەتدا لە کەسابەتدا لە مامەڵی کۆمەڵایەتیدا ئینسان ڕاست و ساغ و ڕوون و ڕاشقاو بێت لەگەڵ کۆمەڵ بەخۆ من نازانم چەندی بیری دەکەمەوە ئەرێ چمون کردووە کە زەرەری هەبووبی بوو کۆمەڵ تێنەوە دەواری دەڵم قسە بکە جێ بگرێ ڕبە بە پێوە سەر بگرێ قسەیە کە بزانی جێ ناگرێ بڕیارێک کە دەزانی جێ ناگرێ زەرەری لە قازانجی زیاترە بڕیارەکە بکەوێ باشتر نەک هەرێمەکەمان بکەوێت ئێمە قسەی دڵ و دەممان یەکە شەرم لە هەڵوێستی سیاسیمان ناکەین